بینەران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنێکن سڵاوی ئەمەتان لەبێ و ئەم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک سەروەر جەلیلمان کردووە کە بەڕێزیان بەرپرسیلەکەی زانکۆ پەیمانگەکانی سلێمانی یەکێتی قوتابیانی کوردستانن کەسەوە باسەکەین لەسەر ساڵیەت یەکێتی قوتابیانی کوردستان و پلان و پرۆژەی داهاتویان ئەوشمان بیر نەچێ کە ئەم پرۆگرامە بە سپۆنسەری سەرەکی هەوێری ددانی فلۆرۆداین پێشکەش دەکرێت کاک سەروەر بەخێربەی سەرسەر و سەرچاو سوپاس بۆ ئامادەبوونت هەمیشە لە بەرنامەکانی ئێمە ئامادەبوونت هەیە سوپاس دەکەین مەمنونم پێم خۆشە سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم باسێکی مێژووی دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستانمان بۆ بکەی وەگەزانین کە مێژوویەکی پرشانەزی و پرشنگداری هەیە پێم خۆشە باسێکم بۆ بکەیت سوپاس بۆیەوە سوپاس بۆی کە یەکێتی قوتابیانی کوردستانتان بیر بوو لە ساڵێتی دامەزراندنەکەی یەکێتی قوتابیانی کوردستان لە 18 دوای ساڵی 1953 لە سەردەسی جەنابی بارزانی نەمر دامەزراوە ئەم ڕێکخراوە ئێستا مۆمی 71 ساڵی تەمەنی خۆی داگرساندووە بیرمان نەچێت ئەم دامەزراندنی ئەم ڕێکخراوە لە کات و ساتێکا بۆ کە تەواوی کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەڵگەیەکی تا ئاستێکی و ڕێژەیەکی زۆر کۆمەڵگەیەکی نەخوێندەوار بووە و ژێرخانی ڕۆشنبیری و ڕۆشنگرایی لەم ناوچەیە کز و لاواز بووە لەو سەردەما جەنابی بارزانی بە پێویستی زانیوە لە پێناو دوو ئامانجی سەرەکی یەکێتی قوتابیانی کوردستان و ڕێکخراوەکانی تیرۆک و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان و یەکێتی ئافرەتانی کوردستاندا بمەزرێنێت بەنسبەت یەکێتی قوتابیانی کوردستان و ئامانجی یەکەم بریتی بۆ لەوەی کە چۆن ئەم ڕێکخراوە بتوانێت کۆمەڵگەی کوردی و گەنج و لاو و قوتابیەکانی ئەم کۆمەڵگەیە ئاستی خوێندن و خوێندەواریان بەرز بکاتەوە و مۆمی تاریکی بڵێن تاریکی بە مۆمێک ڕۆشن بکاتەوە ئەویش مۆمی زانست و زانیاری بێت قۆناغی دووهەم لە پاڵ کۆی ئۆرگانەکانی شۆڕشی کوردی لەو سەردەما بارزانی پێی باش بووە قوتابیان و لاوان هاوکاری شۆڕش بن لە ناوخۆی وڵات و هەم لە دەریشەوە بۆ ئێمە مێژووکی گرنگی بۆ یەکێتی قوتابیانی کوردستان بنیاد ناوە و مامەڵەی ڕاستەوخۆی جەنابی بارزانی لەگەڵ ئەم توێژانە بۆ ئێمە توێژێکی گرنگ بوون بارزانی گرنگی زیاتری پێداوین و بیرمان نەچێ زۆرینی هەر زۆری سەرکردەکانی ئەم وڵاتە لە ئەحزابی ڕاستەوە بۆ ئەحزابی چەپ ئەبێت مێژوویکیان هەبێت لە یەکێتی قوتابیانی کوردستان چونکە یەکێتی قوتابیانی کوردستان مەدرسەیەکی گەورە بووە و ڕابەرەکەی جەنابی بارزانی بووە فەلسەفەی ئێمە لە یەکێتی قوتابیانی کوردستان بریتیە لە دەستگرتن و ڕێڕۆشتن لەسەر ڕێبازی بارزانی و ئێستاش لەژێر فەرمانی جەنابی سەرۆک بارزانی بۆیە چۆن بتوانین کۆمەڵگەی کوردی زیاتر بەرەو پێشبەرین لە هەر قۆناغێک بە پێویستی قۆناغەکە ئێمە وەڵام دەرەوە بووین لە یەکێتی قوتابیانی کوردستان زۆر باشە دەست خۆش بدەم لەو سەردەما هەتا ئێستا ئەگەر پرسیارێکی ئاسایی بێ مەرجی بوون بە ئەندام لە یەکێتی قوتابیانی کوردستان چییە لەو سەردەما هەتا ئێستا چ گۆڕانکارێکی تیاکرابێت لە تەواوی سەردەمەکانی یەکێتی قوتابیانی کوردستان یەکێک لە کارە هەرە باشەکان و مەدەنی و جوانەکانی ئەوە بووە کە ئێمە فۆرمێکمان هەیە ئەم فۆرمە لەبەرەوەی ئێمە ڕێکخراوین و داوام پێدانراوین و مۆڵەتمان هەیە لە وەزارەتی ناوخۆ پەیڕەوە پرۆگراممان ئەبێ هەبێت و هەمانە پەیڕەوە پرۆگرامی ئێمە کۆمەڵک نقاط و خاڵی تایە کە تایبەتە بە کاری ڕێکخراوەیی و بۆ ئەو توێژەی کە بۆی دامەزراوین وەکو لە قسەکانی پێشوشم ئاماژەم پێکرد ئەم بابەتە کەچی ئەبێتە ئەندام ئێمە لەسەر پرەنسیپی جەنابی بارزانیان ڕوین هەر کوردێک خۆی بەخت بکە بۆ نیشتیمان و نیشتیمانەکەی بۆ کوردایەتی ئەوە ڕاستەوخۆ بە ناڕاستەخۆ بێتە ئەندامی یەکێتی قوتابیانی کوردستان بۆ ئەگەر بیوێ بە فعلی کار بکات لەگەڵ ئێمە ئەو فۆرمە پڕکاتەوە بە خۆشحاڵی و فۆرمەکە فۆرمێکی حیزبی نییە وەکو هەندێک ڕێکخراوی ترکە هەیەە فۆرمەکە فۆرمێکی ڕێکخراویی کۆمەڵگەی مەدەنیە باز لە تەمەنەکات لە ساڵی خوێندن لە ساڵی پەیوەندیکردن بە یەکێتی قوتابیانی کوردستانەوە هیچ کات یەکێتی قوتابیانی کوردستان تەکیدی لەسەر ئەوە نەکردوێتەوە کە ئەو کەسەی ئەبێت بە ئەندام ئایدیایەکی چی هەیە لە چه حیزبێکیە تەنها ئەوەی کردووە بە پێوەەر کە ئەم کەسە باوەڕی بە پەیڕەوە پرۆگرامی یەکێتی قوتابیانی کوردستان هەبێ و ئەمە دیوێکی تری کوردایەتی و خەمخۆری جەنابی بارزانی ببینێ لە تەمەنیە و ئەمەی واکات کە ئەو کەسە ڕاستەخۆ بێت بێ ئەندام لە یەکێتی قوتابیانی کوردستان واتە بۆ جوابی پرسیارەکەی جەنابێت فۆرمەکە تەنها ئەوەیە بڕات بە پەیڕەوە پرۆگرامیەکی قوتابیانی کوردستان هەبێ و کاری لەگەڵ بکەیت و ئەمە وەکو لایەنێکی ئەندامون لایەنێکی تر لای ئێمە نابێت کەسێک
لە دوو ڕێکخراوی ئەو توێژەی کە بۆی دامەزراوە کە بریتێ لە قوتابی ئەندام بێ ئەبێ یان لای ئێمە ئەندام بێ یان لە شوێنێکی تر ئەندام بێت کۆمپلیت یعنی کە لە شوێنێکی تر ئەندام بێت لای ئێمە مافەکەی لەدەسەیە. باش مەرجە قوتابی بێت ئیتر لە هەر قۆناغێکی خوێندن بەڵێ مەرجە قوتابی بێت پێویستە ئەو کەسانێکی بن بە ئەندامی یەکێتی قوتابیانی کوردستان لە قۆناغی ئامادەی یاواتە لە پۆلی 10 و 11 و 12 و بۆ زانکۆ ئەبێ ئەندام بێ ئەو کەسە نەک ئەندامەکانمان بڵین قوتابی بن ئەبێ بەرپرسەکانیشمان کە بەرپرسیارەتیانەیە لە یەکێتی قوتابیانی کوردستان ئەوانیش لە پرۆسی خوێندنا بن چونکە ئەم بابەتێکە پەیوەندی بە توێژی قوتابیەوەی ئەو کەسە ئەبێت ڕاستەوخۆ خۆی لەناو کۆمەڵگە پەروەردەیەکە بێ بۆی معاناتەکە بگەین. ئێمە حەلقی وەسڵی بینی قوتابی و ئۆرگانەکانی واتە ئێمە بە دەرەجەی یەکدا کوچی لە مافەکانی قوتابیەکەین دوجاریش ئێمە هەماهەنگیەکەین لەگەڵ ئەو ناوەندانی کە قوتابیتیایە ئەبێتە قوتابی و ئەبێتە فێرخوازێکتیایە بۆیە بابەتەکە پێیوەستە بەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەوە بکەین کە دۆخی قوتابی بەرەو باشتر بەرین. زۆر باشە بزانم ئێوە چالاکی و کارەکانتان زیاتر لە سەر چ قۆناغێکی خوێندن مەسەلەن جەخت کردوێتەوە زیاتر لە وەکو باست کرد لە قۆناغی ناوەندیەوە ئێوە ئەتوانن ئەو قوتابیانی حەز بکەن لە لای ئێوە ببن بە ئەندام. بزانم زیاتر جەخت لەسەر کامەلایەنەکەنە بۆ نمونە لە ناوەندی یاخود پەیمانگاکان یاخود زانکۆکان زیاتر کارەکانتان لە چیا چڕ کردوێتەوە لە کام قۆناغەیە زیاتر؟ بەسڕاحەت پێت بڵێم ئێمە جەخت ناکەینەوە لە تەنها ئۆرگانێکی گیرن هەموو ئۆرگانەکان بە شێوەیەکی گرنگ و هاوتەری تەعاملی لەگەڵەکەین بۆی ئێمە وەکو پێم وتیت بتوانین بە شێوەیەکی باش هەماهەنگ بین بۆ ئەوەی کە ناڵێن چونکە هیچ شتێک بن بڕ ناکرێت کە هەبێت بەتایبەتی لە پرۆسەیە کە تۆ پێوتری پرۆسی خوێندن و پرۆسی خوێندنیش پرۆسێکی بەردەوامە. مەبەستەکەی من لێرە ئەوەیە ئێمە ناتوانین هەموو کێشەکانی قوتابی بن بڕکەین بەڵام ئەتوانین کەمێک لە کێشەکانی قوتابی لابەرین و هەماهەنگیان بکەین. بۆی من پێم وانییە ئێمە لە یەکێتی قوتابیانی کوردستان بەس تەنها گرنگی بە زانکۆ بین یان بەس تەنها گرنگی بە قوتابخانە بین بە هاوتەریب هەر هەمویان چونکە ئەمە پرۆسەیە و پێوتری سیلسیلە لەبەرەوەی ئێمە لە قۆناغی ئامادەیی قوتابی ئامادە بکەین چۆن بێتە قوتابیەکی زانکۆ لە قوتابی کە ئەبێتە قوتابیەکی زانکۆ لە ئامادەیی دەرەچێت و بڵین ئەبێتە دەرچووی پۆلی 12 کە یەتر زانکۆیان پەیمانگا ئەبێ ئێمە ئەو کەسە ئامادەکەین چۆن بۆ بازار و دەستی کار ئامادەیەکەین و چۆن بتوانێت لەگەڵ کۆمەلگا خۆی بگونجێن ینی ئەگەر سیر بکەی هیچ حەلقەیەکیان بەبێ حەلقەکەی تریان نابێ ئێمە لە ڕووی تەنزیماتی شەو تەنزیممان هەیە بۆی بە هەموو شێوەیەک بە یەک ئاستا ڕووین لەگەڵیانە بۆ ئەوی بتوانین بە باشترین شێوە خزمەتیان بکەین. زۆر باشە وەکو باست کرد کە ئەم ساڵ یادی 70 ساڵەتان کردەوە تەمەن درێژ بن هیواسەکەوتن بۆ هەمووتان نەخوازم دەستان خۆش بێ و جێگە دەستان دیارە بزانم ئەم ساڵ پامی ئەم ساڵتان چی بۆ لەسەر چی کارتان کرد؟ بەڵێ ئێمە لە ساڵی 2007 کۆنفرانسێکمان بەستووە ئەو کۆنفرانسە بەنای نوێبوونەوە بەردەوامیە کار و چالاکیەکانی ئێمە بۆ ئەم ساڵ پێم خۆشە لێرەوە شتێک بڵێم ڕۆژی دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستان هاوکاتە لەگەڵ ئەو ڕۆژێکە لە پەرلەمانی کوردستان دیاری کراوە کە ناونراوە ڕۆژی قوتابیان و لاوانی کوردستان کە 18 واتە تاریخی ئێمە لەگەڵ ئەو تاریخی کە پەرلەمان قانونی بۆ دەرکردووە ڕۆژی ئەو توێژەیەک بڵین لە کوردستانە هەیە واتە هەموو قوتابیەک و هەموو لایەوە دەتوانێت ئەو ڕۆژە بکات بە ڕۆژی خۆی. ئێمەش ئاماژەمان پێیە کە بڵێن کە ڕۆژی لاوان و قوتابیانە. جا لە حاڵەتێکی تر ئەوەی کە جەنابەت باست کرد بۆ ئەم ساڵ بەداخەوە لە سەرەتای مانگی یەک شاری هەولێر موشک باران کرا لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بە خۆشحاڵیەوە لە کۆی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان ئیدانەی ئەم بابەتە کرا لەلایەن خەڵکی کوردستانەوە لێت ناشارمەوە ئێمە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان وەکو تەنزیماتی خۆمان لە یەکێتی قوتابیانی کوردستان ڕۆڵمان هەبوو لەو خۆپشاندانە بۆیە ئەم ساڵیش بڕیارماندا کە پەیاممان هاوتەری بێ لەگەڵ پەیامی ئیدانەکردن بۆیە بە ناوی ئەوەی کە پەیامەکەمان لەژێر ناونیشانی ئیرادەی ئێمە بەهێزترە بە معنای چی واتە ئیرادەی ئێمە واتە خوێندن و زانست و پێشکەوتن لە ئیرادەی موشک بەهێزترە ئێمە بە قەڵەمەکانمان لە جیهان ئەتوانین تاریخی کوردی بنووسینەوە و زوڵم ئەو دەوڵەتانەی کە
زوڵم مستەم لە کوردەکەن بینوسینەوە پامەکەی ئێمە بۆ پرسیارێکی جەنابەت ئەوە بوو کە ئیرادەی ئێمە بەهێزترە بۆ ئەم ساڵ. زۆر باشە، دەستان خۆش. بزانم کاک سەروەر باسی ئەوەت کرد کە ئەو کاتی کە بارزانی نەمر ئەم ڕێکخراوەی دامەزراندووە باسە لە گرنگیەکانی ئەو سەردەمە کرد کە بە چ مەبەستێک ئەم ڕێکخراوەی دامەزراندووە. بزانم لە ئێستایە ئێوە هەمان قورساییتان هەیە یاخود لە ئێستایە بەپەی تێپەڕبوونی کات و بەپەی تێپەڕبوونی بۆ نمونە کات ئێوە هەر ئەو قورسایەتان لەسەر یاخود کاری ئێوە لە ئێستایە زۆر قورسترە؟ بە حقیقەت هەموو سەردەمێک قورسایەک و کاریگەریی خۆی هەیە و تۆ ناتوانانی کە ئیشێگەکەین ناتوانانی وەڵام دەرەوەی هەموو بابەتەکانی، بەڵام عادەتەن بۆ خۆی ڕێکخراو یاخود ئەگەر هەر شخصیش سیرکەی ئەوێ بە دوای زۆرینی شتەکانی ژیانیان ڕابگات، ینی بتوانێت سەیتەرە بکات بەسەرە. ئێمەش بە هەمان شێوە هەروە بوون وەکو ڕێکخراو، چکە خۆ دەزانی پارتی سیاسی و ڕێکخراوی سیاسی خۆی ئالەتێکی کۆمەڵایەتیە بۆ کارکردن لەگەڵ خەڵک. بۆ ئەم پرۆسەیە ئێمە توانیمانە ینی تا ئاستێکی باش لە ماوەکانی ڕابردوو کار بکەین بۆ قوتابی، بەڵام بەڕاستی وەکو جەنابیش دامەژت پێکرد ئێستا ئەرکی ئێمە زۆر قورسترە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە دوای ساڵی 1992ەوە ئاوەدانێکی زۆری لە هەرێمی کوردستان کردووە. بیرمان نەچێت زۆرێک لە قوتابخانەی حکومی کراونەتەوە لە سەرجەم دەڤەرەکانی بڵێن هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەشە حکوومەت گرنگی بەوە بەرهێنانی پەروەردەیەوە لە سێکتەری تایبەت بەتەکیت، ینی بڕێکی زۆر لە مەکتەبی تایبەت و زانکۆی تایبەت و پەیمانگەی تایبەتەیە ئێستا. بۆیە ئەگەر سیر بکەین لە شاری سلێمانی لە ساڵی 1996 ئەوانە تەنها زانکۆیەکە بۆ زانکۆی سلێمانیە بوو، دوای ئەوە لە ساڵانی داهاتووە ئەبێت بە دوو زانکۆی پۆلتەکنیک و زانکۆی سلێمانیە بێت ئەو کاتە. و لە دوای ساڵی 2006ەوە تا ئێستاش ئەگەر حسابیکەین لە دوای ئەوە ینی ئەگەر ئەو کاتە بە بەرواری دەستپێک دابنین ئەبینین یەک دنیا زانکۆ و پەیمانگا و مەکتەبی تایبەت دەکرێتەوە. ئێستا ئەگەر بە مقارنەی ساڵی 1992 بکەی ینی ژمارە قوتابخانەکان لە شاری سلێمانی 2050 قسوورە، لە کاتێکە ئەو سەردەمە هەموو دەڤەری سلێمانی نزیکەی 500 بۆ 600 قوتابخانەی تیا بووە. هەرچەند ئەرکی ئەوە قورسترەکە بەڵام زۆر جێگەی خۆشحاڵیە. بۆ ئێمە جێگەی خۆشحاڵیە لەبەرەوەی زۆرترین ینی ئاستی خوێندەواری ئێستا لە هەرێمی کوردستان ستانداردی نێودەوڵەتیشی تێپەڕاندووە. ینی ئەوە نییە کە مەسەلەن کە ستانداردەکەی و ئێندای ناوێ بڵێ ئەمەندە کەس لەم کۆمەڵگەیە گەر بخوێنە کۆمەڵگەیەکی نەخوێندەوارەیان خوێندەوارە بە خۆشحاڵیەوە ڕێژەی ئافرەتیش لەناو قوتابخانە و زانکۆکانە چەند بەرامبەری ڕێژەی نێرینەیە. ینی ئەمە بۆ خۆی جێی دڵخۆشیە لەسەر مۆزوعی ئەوەی کە زۆربوونی زانکۆکان ئێستا لە شاری سلێمانی نزیکەی 14 زانکۆی پەیمانگای حکومی و ناحکومی هەیە. ینی ئێستا ڕێژەکە زۆرە. من پێوەست بە ئیشەکەی خۆمەوە لە لەخی زانکۆم کە سەرپەرشتیاری زانکۆکانی شاری سلێمانی نزیکی 50,000 قوتابی لە زانکۆکان ناخوێن. ئەمە ڕێژەیەکی زۆرە. ئیجا تۆ ئەگەر حسابیکی ئەمە ئەگەر مانگانە هەزاریشان داواکاری و تەڵەبیات و کێشەیەکی سوکانە بێ چ تەڵەبیاتێک بگاتە دەستی ئێمە بۆ ئەم بابەتە یان چ تەڵەبیاتێک بگاتە دەستی حکوومەتیان ڕێکخراوەکانی تر. ینی کەواتە ئەرکی ئێمەش قورس بووە، بەڵام بیریشمان نەچێت دنیاش زۆر بەرەو پێش شووە و تەساهولاتی باش هەیە ئێستا لە پێشەوە. بەشێک لەو کێشانی کە جاران ئەبوایە ڕێکخراوەکان بە قوتابی حەلی بکەن ئێستا قوتابی خۆی بە بۆنی تەکنۆلۆژیاوە توانێت حەلی بکات ئەو بابەتە. ینی لە هەردوو حاڵەتەکە بڵێ لەلایەک قورسە بەڵام لەلایەکیش تەساهولات و ینی ئاسانکاری کراوە بۆی کە هەندێک قۆناغ تێپەڕێنی. زۆر باشەواتە قوتابیان لە ئێستایەکێتی قوتابیانی کوردستانیان کردووە بە ماڵی دووەمی خۆیان بە تایبەت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانی کە باست کرد. زۆرێک لەو سەرکردانی کە هەبوون وەکو ئاماژەم پێکرد زۆرێک لەو پێشکەشکارانێکی وەکو جەنابەتی سارە سەر تیڤەکانە بینێ زۆرێک لەو کەسانێکی ئێستا مامۆسا بوون کە دکتۆرن کە مهندسن هەر چین و توێژێکی کۆمەڵگە کە ئێستا هەن بۆ زانیاریتان ئەگەر بۆ ناڵم هەر هەمویان لە 100% بەڵام متوانم بە ڕێژەی لە 170 بڵێم ماڵێکیان لە ماڵەکانیان بریتی بۆ لە یەکێتی قوتابیانی کوردستان. جارێک لە جارەکان لە زانکۆیان لە مەکتەب یەکێتی قوتابیانی کوردستان خزمەت گوزاری و سێرڤزەکانی خۆی پێشکەش کردوون، جا ئەگەر لە مەرزەمە تەقدیمکردن بێ و ئینساخکردن بێ و گەشت و سەیران و گەشتی علمی بێت
و هاوکاری مادی بێت یاخود ڕێخستنی هەر شتێک بوو بێت کێکێتی قوتابیانی کوردستان بۆ قوتابی کردوێتی و درێخیتیانە کردو بەتێکی دەستان خۆش بزانم و ببوورەوەنی بۆ جەناوت پرسیارەکە دەستکەوێت بەڵێ ڕێژەیەکی زۆر لە قوتابی ئێستا لە یەکێتی قوتابیانی کوردستان ئەندامن بۆ زانیاریت لە سەرتاسەری هەرێمی کوردستان 111,000 ئەنداممان هەیە ئێمە لە یەکێتی قوتابیانی کوردستان. دەستان خۆش بێمان دوێنە بنوزانم پێم خۆشە باسی پەیامەکانی دوێنەی جەنابی سەرۆک و کاک نێچیروان کاک مەسرور بکەم کە چەند پەیامێکی جوانیان وەکو پیرۆزبایی بۆ ئێوە نارد. بزانم گرنگی ئەم پەیامانە یەکێتی قوتابیانی کوردستان گرنگی ئەم پەیامانە لە چیە ئەبینێت؟ بە حەقیقات پێشەوەی وەڵامی و پرسیارە بەمەوە من ڕۆژێک پێش دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستان واتە ڕۆژی هەفتەی مانگ زۆر دڵخۆش بووم لە کاتێک سەیری سۆشیال میدیامە کرد زۆرینەی خەڵک منافەسەی بوو لەسەر ئەوەی کێ پۆست بکات لەسەرەوەی کە ڕابردووی خۆی لە ناوی یەکێتی قوتابیانی کوردستان وەکو مێژوویەکی پرشنگدار پیشان بە ئەمە جی زۆر دڵخۆشیە بۆ ئێمە و لەوە خۆشتر بۆ ئێمە لەم ڕۆژە ئەوە بوو کە زۆرێک لە چین و توێژوو لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان پەیامیان هەبوو بۆ یەکێتی قوتابیانی کوردستان لە سەرویانەوە جەنابی سەرۆک بارزانی کە بە گرنگیەوە ئێمە ساڵی پار لە خزمەتی بووین زۆر بە گرنگیەوە لە کاری جەماوەری ڕوانی و بە تایبەتیش لە کاری یەکێتی قوتابیانی کوردستان تەوسیە و پەیامی ئەو بۆ ئێمە و ئێمەش بۆ قوتابیان کە لە ڕێگەی ئێمە بیگەێنێ ئەوە بوو جەنابیان ئەیوت فەرموویکە بێت ئامادەکاری بکرێت بۆ ئەوەی کە جیلێکی نیشتیمان پەروەری نەتەوە ساز دروست بکرێت لەم وڵاتە و پێویستە حکوومەت هەموو بابەتەکانی بۆ فراهەمکە. جەنابی کاک نێچیروان دوێنێ بۆ خۆی بە شانازی و باسیەکە کە ئەندام بۆ لە یەکێتی قوتابیانی کوردستان پەیامێکی جوانی هەبوو. جەنابی کاک مەسرور هەر بۆ خۆی ئەندام بۆ لە یەکێتی قوتابیانی کوردستان و پەیامێکی جوان و ڕوونیشی بە ئێمەیە کە لە نزیکترین کاتە هەوڵ بین خۆمان نوێ بکەینەوە لەگەڵ تەکنۆلۆژیا و پێشکەوتنی سەردەم بگونجین بۆ ئەوی وەڵام دەرەوەی داخوازیەکانی قوتابی بین و جێگەی دڵخۆشی بوو مەکتەبی سیاسی و کۆی ئۆرگانەکانی پارتی دیموکراتی کوردستان کە سەپۆرتی لایەنی مادی ئێمن پەیامیان هەبوو وەکو وتم ئەحزابەکانی تر توێژەکانی تر چینەکانی تر پەیامی گرنگیان بۆ ئێمە ئاڕاستە کردووە لەسەرەوەی کە چۆن بتوانین لە داهاتوو کار بکەین و هەموو پەیامەکان بۆ ئێمە هاندانە بەڕاستی و ئەوەی کە جێی دڵخۆشی ئێستا جەنابی کاک مەسرور لە ناو پارتی دیموکراتی کوردستان سەرپەرشتیاری فایلی ئێمەیە بۆەوە ئەمەژەوە دەرەخات کە سەرکردایەتی پارتی زۆر گرنگی بە توێژی قوتابیە بە توێژی لاو ئایا بە توێژی ئافرەتەیە بۆ ئێمە جێگەی دڵخۆشیە کە خۆیان جەنابیان ڕاستەخۆ لە مامەڵایەکەن لەگەڵ ئەو بابەتە. زۆر ڕاستە دەستان خۆش بێ بزانم پێم خۆشە باسی کەمێک لە چالێکەکانی ساڵی پارتان بکەم زانم چالێکەکانتان لە چیا خۆی بینیەوە زیاتر جەختان لەسەر چ کارێک کردووە و پار لە مەسەڵەن پێویست بوو لەسەر چ شتێک زیاتر ئیش بکەن و بۆ ئەم ساڵ بەرنامەتان چییە بۆ ساڵی 2024 بزانم پێتان باشە لەسەر چ شتێک زیاتر چەق بەستوو بن لەسەر لە چ شتێک زیاتر ئەتانوێت کار بکەن؟ حقیقەت مادەم ئێمە ڕێکخراوین ینی پرۆژە و پلانی خۆمان هەیە ساڵانە حقیقەت ئێمە ئەم ساڵ هەنگاوەنین بەرەو ینی ئامادەکاریمان کردو بەرەو گۆڕانکاری و کۆنگرە ئینشەڵا لە ماوەیەکی نزیکە خۆمان نوێەکەینەوە ئەوەی کە گرنگ بێت لەسەر مەوزوعی کار و چالاکیەکانمان هەندێک لە بابەتەکان ئیشی ڕۆژانە و ڕۆتین ینی بە بەردەوامی هەیە ئێمە بە بەردەوامی و کارانەمان ئەنجام باوە ئەوەی کە ئێمە بۆ گرنگە لە کاتی پشووی هاوینەی قوتابیانایە ئێمە ناوەندە بڵێن لەقەکانمان کردوتە ناوەندێکی گرنگ بۆ چۆن ئەڵی بۆ شارەزایی زیاتری قوتابیان بەدەر لە خوێندن هەوڵمان ناوە ئەم ساڵ ئێمە زۆر ساڵی ڕابردوو ساڵی 2023 لە پشووی هاویندا ئێمە جەختمان کردەوە لەسەر ئەوەی کە چۆن بتوانین زۆرترین شت کە لایەنی فێرکردنە پێشکەشی قوتابی بکەین لەوانە کە دەورەی ئێمە دەوراتی خولی زمانمان کردەوە زمانی ئینگلیزی زمانی عەرەبی زمانەکانی تر و خولی دارایی و ئابووریمان کردەوە و خولی بانکمان کردەوە و لەگەڵ ئەوەشا چەند خولێکی ترمان هەبوو لەسەر دەوراتی پۆلی 6 بە بڵێن پۆلی 10 و 11 و 12 کە بۆ قوتابیان ڕێک خراببوو و لەگەڵ ئەوەشا ئێمە ساڵانە گرنگیکی زۆر ئەین بە پڕکردنەوەی زانکۆلایین چکە شارەزاییکی باشمان هەیە وەکو ئەزمونێک بۆ ئێمە ماوەتەوە ئەمانە ئیشی ساڵانن بە بەردەوامی ئێمە هەوڵمان ناو لەم چەند ساڵی ڕابردووە جەختی لێ بکەینەوە کاری لەسەر بکەین چکە بەڕاستی ئەمڕۆ دنیای پێشکەوتنە و ئەوەیە کە ئێمە چۆن
بتوانین کۆمەڵێک ئالێتی باشکۆ بکەینەوە لە خۆمان بۆی قوتابی ڕوومان تێ بکە و هەم قوتابیش ئیسفادە لە ئێمە بکە بۆ ساڵی ئایندە بڵێن بۆ ئەم ساڵیش ئێمە پلانمان وایە هەمان ئەو دەورانە دووبارەکەینەوە بە ئیزافاتی چەند دەورەیەکی تر لەوانە دەورەی یاسایی لەوانە دەورەی کۆمپیوتەر کۆمەڵێک دەورەی تر بکەینەوە بۆی زۆرترین قوتابی بتوانێت سوودی لێ ببینێت. زۆر باشە. فیدباکی قوتابیەکان چۆنە تا چەند مەسەلەن پیان خۆشە یاخۆ مەسەلەن پێشنیاریان هەیە کە مەسەلەن دەوراتی تر بکەنەوە وانەکان زیاد بکەن ینی قوتابیان تا چەند وەڵای یەک دوو گلەیمان لەسەر ئێمە لەسەر ئەوەی کە ینی جێگەکەمان بچووکە خواستی زۆر لەسەر جێگەمان بچووکە ئەمە حاڵەتی دووهەممان ئەوەیە مشکلیەکمان هەیە کە خەڵک درەنگ پێزانێ ینی یان هەستەکەم هەڵی تەکنیکیە بێمە لە ڕووی ڕاگەیاندن و سوۆشال میدیا و تۆزێک لەو بابەتەوە کەس بین نەگات بەدەستی ئەم قوتابیە بەڵام شتی دڵخۆشکەریژەیە ناوەندەکەی ئێمە من بە تەجروبەی چەند ساڵی ڕابردووم کە بەلایەنی کەمەوە 100 تەلەبە لە چەند خولێک بەشداریان کردووە ساڵی پار نزیکی 200 تەلەبە لە چەند خولێک بەشداریان کرد ینی بۆ ئێمە زۆرە کە بارگاکەمان ڕەنگە لە هەر خولێکە جێگەی 20 نەفەر 25 نەفەری بێتەوە ینی ئێمە 3-4 ڕۆژمان بەڕێ کردووە لەسەرەوە سەر ڕایمان دوومان بەڵام ئەوەی جێی دڵخۆشی بوو کە من بینیم لەوێ زۆرترین ڕێژەی ینی زۆرە تۆ ڕێژێکی وا وەربگری 75% ئافرەتن کە ئێنەوێ ینی ئەو متمانە بوون بە ڕێکخراوەکەی و متمانە بوون بە مامەڵە و جۆری ئەو بڵێن ئەو کوالیتی ئەو بابەتەیە ئەو پرۆژێکی ئێمە پێشکەشیەکەین ینی ئەوە زۆر گرنگە خەڵک و قوتابی و ئەو شتێک کە تو ئیشی بۆکەی کە بۆ ئەو کەسی کە تەقدیمیەکی ئەو متمانی بە تۆ بێ کە چۆن بتوانانی مامەڵەی لەگەڵ بکەیت مامەڵەکردن زۆر مهمە لەبەرەوەی ئێمە وەکو وایە کاڵایەک ئاڵوگۆڕ پێ بکەین لەگەڵ یەکتریا کاڵاکەشمان بریتە لە متمانە و ئەم متمانێژ ئەتوانێت لە داهاتوو سیقە دروستکا بۆ کۆمەڵگەوە لە کۆمەڵگەش ئەتوانێت هەمومان پێکەوە کۆمەڵگە بەرەو پێشبەری بەتێکیت باسی ئەوەت کرد کە لە سەدا 75 ئەو کەسانی کە ئامادە بوون لە ناو چالاکیەکانتانە ئافرەتون پێم خۆشە بزانم ڕێکخراوەکەتان تا چەند گرنگی یاوە بە باڵانسی جێندەری بۆ نمونە لە ڕووی ئەندامەکانتان لە ڕووی وەرگرتنی پلۆپۆست لە ناو ڕێکخراوەکەتان بەتایبەت بۆ ئافرەتان وەڵاهی بەداخەوە لە مەکتەبی سکرتارێتی ئافرەتێکمان نییە غەدرمان لە ئافرەت کردووە ئێمە بەس هەوڵین ئەو هەم ئەو هەڵەیە هەموو غەدرش لە کۆنگرا ئەوە بکەین بەڵام بە خۆشحاڵیەوە لەسەر ئاستی ئەندام ڕێژەی ئەندامی ئافرەت لە بڵێن لە یەکێتی قوتابیانی کوردستان بریتە لە سەدا وابزانم 56 ینی لە ڕێژەی پیاو زیاترە ئەوە خۆش دەزانی ئێمە ناکرێت لە ئافرەتدا ببڕین لەبەرەوەی زۆرینی کۆمەڵگە زۆرینی ئافرەتە زۆرینی پۆستیش ئاوا بیریش بکەنەوە ناڵم ئێمە بۆ خۆمان هەڵەمان کردووە ئەوێ هەڵەیەش ڕاستکەینەوە بۆ ئەم گۆڕانکاریە ئینشاءڵڵا چکە من بۆ خۆم تەجروبەم هەیە لەو بابەتە مەسئولی لە خیزان کۆم زۆر جا بە لیژنەکانمان کە لیژنێکی 3 نەفەریە بەرپرسی لیژنەکە پێڵێن ئەگەر تۆ کچی لە خوار خۆتەوە 2 کوڕ دابنێ بۆی بتوانیت تەعاملکەی یان ئەگەر کەسەکە بەرپرسی لیژنەکە کوڕ بێ ئەڵێن کاکە کچێک و کوڕێک دابنێ لەگەڵ خۆت بۆ ئەوەی مەسەلەن بۆ نمونە ڕەنگە من و تۆ ببینە برادەر لە زانکۆ من لە هەندێک حاڵەتە مخاتەبەی جەنابتم پێکری بەڵام هەندێک بابەت هەیە ڕەنگە تۆ لەگەڵ ئافرەتێکا باشتر بتوانێت مخاتەبەکەی و کۆمەڵگەش هەموو کەسێک تۆ ناتوانانی زۆری لێ بکەی کە کەسێکی کراوە بێ ڕەنگە هەندێک ئافرەتە بێ هەر حەزکا لەگەڵ ئافرەت تەعاملکە ینی بۆ خۆی سروشتی وایە مانای ئەوە نییە کە مەسەلەن ڕەگەزی بەرامبەر ڕەتکاتەوە بەڵام خۆی سروشتی وایە ئەوە لە هەمان شێوە ڕەنگە هەندێک لە پیاوان هەبن بەستەنە حەز بکەن لەگەڵ پیاوە تەعامل بکەن و هەندێکیشانەی لەگەڵ هەردووکە تەعاملەکە بەڵام بەکوی تەجروبە بۆمان دەرکەوتووە هەر لیژنەیەک ئافرەتی تابێ هەم زۆرترین ڕێژەی ئافرەت دێنێتە ناو لیژنەکەەوە هەم مخاتەبەشی باشترە بێت بەتەکیت بەدڵنیاییەوەیە هیوا سەرکەوتنتان بۆ خوازم دەستان خۆش بێت من شتێکم نەماوە گەر حەز بکەی لە کۆتاییە کاکسەر بەڕێستان شتێک دووبارە سوپاسیەوەکەم سوپاس بۆ سلێمانی تیڤی کە هەمیشە ئەمەی لەبیرە و لێرەشەوە ئەمێ پەیامی خۆم بگەێنم پەیامی خۆم بە سەرجەم قوتابیان و لاوانی کوردستان ئەگەێنم ئەو ڕۆژان لێ پیرۆزەکەم کە 18 دووە و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم بۆ هیوایەکە یەکیتی قوتابیانی کوردستانیش وەڵام دەرەوەی خواست و داواکاریەکانی ئەوان بوو بێت لە گشت قۆناغەکان و لە داهاتوش بە هەمان شێوە لەسەر ڕێبازی بارزانی و کوردایەتی بەردەوامە بی دەستان خۆش بێ زۆر سوپاس بۆ کاک سەروەر جەلیل کە بەڕێزیان بەرپرسی لەقی زانکۆ پەیمانگەکانی سلێمانیەتی قوتابیانی کوردستان بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە باسمانکە لەسەر ساڵیاد یەکێتی قوتابیانی کوردستان و پلان و پرۆژەی داهاتویان تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت.